زيارة مهمة الحقيقة للسد دربندی خان سەردانەکەمان بۆ بەنداوی دەربەندی خان سەردانیشی گرنگە هەرچەندە سەردانەکە دواکەوت بەڵام لە ئێستاشدا گرنگی خۆی هەیە. کۆمپانیا جیهانیەکان تەنها بۆ پشکنینی یەکەم داوای بڕی 1 ملیۆن دۆلاریان کردبوو. هەر ئەو کۆمپانیایانە بۆ پشکنینی تەواوەتی و پێشکەشکردنی ڕاپۆرت لەبارەی حاڵەتی بەنداوەکەوە بڕی 3 ملیۆن دۆلاریان دەویست. هەر بۆیە ئێمە وەک وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق بڕیارماندا بۆ نۆژەنکردنەوەی بەنداوەکە توانە مرۆیی و زانستیەکانی خۆمان بەکار بهێنین. جگە لەو توانایانە ویستومانە سوود لە ئامێرەکانی وەزارەتی نەوت و وەزارەتەکانی تریژ وەربگرین و توانیمان خۆمان هەمان تێست بۆ ئەو بەنداوە بکەین و دڵنیابین لەو کەم و کورسیانەی کە هەیە. وەزانیشمان چ لایەنێکی بەنداوەکە پێویستی بە چاکردنەوە و نۆژەنکردنەوە هەیە بێ ئەوەی 3 ملیۆن دۆلاریش بەکەس بدەین. الرافد المائية وارجاعها لها دكات هذه. طبعا هذا المنسوب دلوقتي في 495 قارب الرافد المائية وارجاعها لها دكات هذه. طبعا هذا المنسوب دلوقتي في 495 قارب